بەڵێ بینەرانی ئەزیز سلااوان لێبێت نیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەم شەو لەگەڵ بەڕێز کاک عومەر حاجی عینایەتە پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی گۆڕان مابەستمە لەسەر کۆمەڵێک پرس لەگەڵ جەنابیان گفتوگۆ بکەین لەوانە ئایا ڕێکەوتنی لایەنەکان بەکوێ گەیشتووە دواخستنی ڕێکەوتنی لایەنەکان چه کاریگەریەکی سلبی لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستانە بێت پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەکوێ گەیشتووە ئایا هیچ دەنگ و باسێکی ماوە یاخود هیچ هەوڵێک هەیە چ لە بەرچاوی هاوڵاتیان چ لە پشت پەردەبەوەی پەرلەمان کارا بکرێتەوە و دەست بە کارەکانی خۆی بکاتەوە هیچ نەبێت لەو ماوەیە کە ماویەتی مەبەستمان قسە لەسەرەوە بکەین بژێوی هاوڵاتیان لە کوێی ئەجێندای پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بەتایبەت لە ئێستادا کە وترێ ئەگەر جاران حکوومەتی هەرێم ناوە بڕەپارەی زۆری ڕادستی کۆمپانیای دانەغازی ئیماراتی بکردا بەڵام ئێستا ئەوترێت ئەو ڕێکەوتنە کراوە و کۆتایی بەو کێشەیەش هاتووە و باس لەوە شکرێک کە حکوومەت هەرێم بە شێوەیەک لە شێوەکان قەرزی لەسەر نەماوە ئایا ئەمە کاتی ئەوە نەهاتووە کە لایەک لە دۆخی هاوڵاتیان بکرێتەوە مەبەستمان لە کاک عومەر پرسیاریەوە بکەم ئایا بەنسبەت خۆیەوە وەکو پەرلەمانتارێکەوە وەکو هێندەی ئاگادار بێ بەنسبەت بزوتنەوەی گۆڕانەوە پرسی ڕفراندۆم تا چەندە پرسێکی گرنگە و ئایا هیچ هیوایەک هەیە بەر لە 25 ئەیلول ئەوان بێنە ناو پرسی ڕفراندۆمە و کار بۆ سەرخستنی بکەن و زۆر پرسی دیکەش کە من زیاتر ناڵێم لە پێشەکێکە کاک عومەر حاجی عینایەت پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان مادوونە بن و بەخێر بێن ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا ئێوە شاگەدارن ناوەناوە باسی ئەوە کار لایەنەکان ڕێکەکەون ڕێک ناکەون دانیشن بەڵام لە ئێستادا تەواو کەشەکە هێمنە وەکو ئەوەی هیچ کێشەیەک لە نێوان لایەنەکان نەبێ و هیچ لێک نزیک بوونەوەیەکیش هەست پێ ناکرێت سپاس بۆ جەناب کاک یادگار بۆ ئەم داوەتە سپاس بۆ ستافی K24 لێرەش و لە هەولێریش بەداخەوە حیزبە کوردستانیەکان وەک مێشێ میوانیان نەبێ ئەوانیش پشووی جەژنیان وەرگرتووە کە بەڕای من ئەوایە خەڵکی کوردستان لەو بارودۆخە نالەبارەی کە ئێستا خەڵکی کوردستانی پیا تێپەڕێت چ لە ڕووی قەیرانی داراییەوە چ لە ڕووی قەیرانی سیاسیەوە چ لە ڕووی ئەو هەڕەشانەی کە لە دەور و بەرمانەوە و بە زۆر بە ئاشکرا هەڕەشەمان لێ ئەکرێ ئەوایە هەر بە هیچ جۆرێ باسی پشووی جژن و ئەو شتانیان نەکردایە و حکوومەتی هەرێم 5 ڕۆژی بۆ پشودانە نایە کۆبنەوەکان بەردەوام بواە حیزبەکان بەردەوام بوونایە ئەو کۆنتاکتەی کە هەیە نەبشڕایە بەڵام من وا تەسەورەکەم مێشێک میوانیان نییە وەک ئەوەی ئەگوزەرەیە کە پەیوەندی بۆ حیزبانەوە نەبێ من زۆر بەداخەوەم ئەوە لە ئاستی پێویستانین هەموو حیزبەکانی کوردستان ئەوەی من سەرنجمدا ئەو دوا کۆبنەوە بوو کە بڕیا لەگەڵ لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە بوو من گلەیم لە هاوڕێکانم خۆم کرد لە بزوتنەوەی گۆڕان کە نەئەبوایە ئەو پێنج خاڵی ئامادەتان کرد بوو کە گفتوگۆی لەگەڵا بکەن لەگەڵ برادرانی پارتی ئاشکرای بکەن بۆ ئەوەی کۆتوبەند نەکرێن لە کاتی گفتوگردنەکاندا و خاڵی لاوازیش نەدەن بەدەست برادرانی پارتی دیموکراتی کوردستانەوە دیراسی خاڵەکانی ئێوە بکەن و هەرچەند من سەرنجم لە سەر خاڵەکانی شەبوو ئەگەر ویستی باسی خاڵەکانی شەکەم ئەو بوو ئەوان هاتن بە ئامادەی خۆیان ئامادە کرد بوو جوابی وەڵامی پرسیارە بڵێن پێنج خاڵەکەی گۆڕانیان بە 6 خاڵ دایەوە یعنی وەکو 2 گۆڵی لێ هات 5 بە 6 لێ هات نەگەشتە هیچ ئەنجامی و هیچ ڕێکەوتنێک و ئەوان گەڕانەوە و بەبێ ئەوەی کۆنگرێکی ڕۆژنامەوانیش ساز بکەن و بەبێ ئەوەی وادەی کۆبوونەوەی داهاتوش دیاری بکەن و ئێستاکێ چاوەڕێ ئەوەکەن برادران لە یەکێتی نیشتیمانی کوردستان داوایان کرد لە برادرانی ئێمە لە بزنەوەی گۆڕان کە دانیشتێکیان لەگەڵ بکەن من پێم وابوو هەم برادرانی ئێمە بێمەنەت بوون هەم برادرانی پارتیش زۆر جدی نەبوون لە کۆبنەوەکە ئەمە وای کرد کە ئەو خەمساردیە دروست بێت و بەبێ ئەنجام بێت بەڵێ بەنسبەت بۆی لەسەر خاڵەکانی گۆڕان و خاڵەکانی پارتیش بۆستین و بۆچی ئەم خاڵانە وایان کرد بە ئەم پرسیارە دوا بخەم بۆ دوایان پرسیارە خاڵەکانی گۆڕان ئەوەی لای جەنابتان جێی سەرنج بوو و هەستان کرد نەبووە بواە یان چۆن بواە خوێندنەوەتان بۆ ئەوە خۆی ئەبێ ئەو ڕاستیە بزانین پارتی دیموکراتی کوردستان بە حسابی خۆی ئەم تەنازولی کردووە بۆ بزنەوەی گۆڕان و ئەو ستەمەی لەسەر بزنەوەی گۆڕان هەڵگرتووە کە ستەمێکی زۆر گەوری لە ئێمە کرد و خۆیان دانیان بەوانە ئەمە
لە بری خراپتر و خراپترین خراپترەکان هەڵبژاردووە ئەوە لە سەرزاری خۆیانەوە بیستمانە وازیان لەو خراپتر هێنا دەستیان لێ هەڵگرت و وتیان کارەمە کە پەرلەمان کارا بکەنەوە بەبێ مەرج ئەوش مەرجی ئێمە بوو فعلەن بەڵام کاتێ تۆ ئەبێ ئەو ڕاستیە بزانی کە پارتی دیموکراتی کوردستان ئەم تەنازولەی لەبەر چاوی کاڵی بستنەوەی گۆڕان نەکردووە لەبەر خاتری سەرخستنی ڕێفراندۆم کردوتی تۆش لە ناویە باسی ئەوە ئەەکەی کە ڕێفراندۆم لە کاتی خۆیان بکرێ بۆ پەرلەمانیش کارا بکرێتەوە بۆ سەرخستنی ڕێفراندۆم تۆی یەکێ لە خاڵەکان ئەوەیە ئەڵەی ڕێفراندۆم دوا بخرێت کەواتە لێرە بۆ خۆت ئەگەیتە بنبەست لەگەڵیانە خەوە خاڵی دووهەمی بڵێن خاڵەکانی ئێمەی بستنەوەی گۆڕان بوو خاڵێکیش باز دەوە کە ئەڵێ گوزەرانی پاشەکەوتی موچە هەڵبگیرێ کە داخوازی یەک بەیەکی ئێمەیە لە پەرلەمان لە هەموو حیزبە سیاسیەکان و هەموو خەڵکی کوردستان و هەموو میدیاکارەکانیش کە ئەو ستەمە لەسەر کارمەندانی دەوڵەت دەمگیری ینی ئەمە ینی تەحسیل حاصلە ئەبایە چاوەڕانی ئەوە بۆیان لە برادرانی پارتی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا دەسەڵاتی کولیان بەدەستەوە لە هەرێمی کوردستانە نایەن ئەوە بکەن بە دیاری و پێشکەش بە بستنەوەی گۆڕانی بکەن و بڵێن فەرمو ئەوە ئێمە لەبەر خاتری داوای ئێوە ئێمە ئەگەر بشتوانن ئەو کارە ناکەن لەبەرەوە باشتر بوو ئەم خاڵانە ئەعلان نەکرایە لەسەر مێزی گفتوگۆ و توێژی لەسەر بکرایە و بە تەسەوری من ئەگەر ئەعلان نەکرایە من تەسەور مەکرد جۆرێ لە نزیک بوونەوە ڕێکەوتن هەرگیز نەبوایە کۆبوونەوەی دووهەم ئەکرا ئەو کاتۆ کۆمەڵایەتیەکان و کۆمەڵشتی تریشی نەهاتە سەر کە بێ بە فشارێک بەڵێ هەخۆی وای هاتو هەر ئێستا کاک یادگار بۆ پشتگیری بۆ قسەکەی بەڕێزت ئێستا زۆربەی حیزبە سیاسیەکان ئەتوانم بڵێم جگە لە پارتی دیموکراتی کوردستان لەژێر هەژمونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەژێر هەژمونی فەیسبوک و لەژێر هەژمونی شەقامان لە بری ئەوەی نخبەی سیاسی ناو حیزبە سیاسیەکان بە بزوتنەوەی گۆڕانیش و بەیەکێتی نیشتیمانی کوردستان و بە یەکگرتووی ئیسلامی و بە کۆمەڵی ئیسلامیشەوە ئەوان شەقام ئاراستە بکەن ئەوان هەوادارەکانی خۆیان ئاراست بکەن چی ئەوان هاوکێشە دەرەکی و ناوەکی و ناوخۆیەکان باشتر ئەزانن لە کەسێکی سەر شەقام کە تەنها لە دیدگای خۆیەوە سەیری ڕووداوەکانەکە لە پەنجەرەیەکی فراوانەوە سەیر ناکە زۆر بەداخەوە ئێڵێم ئێستاکێ شەقام ئاراستەی هەمویانەکە و شەقام بڕیار ئەدا بتوێژ بکرێ یان نەکرێ ئەمە کاریگەری نەرێنی لەسەر ئەدایی شاندەکانی وتوێش لە لای ئێمەش و لە حیزبەکانی کەش هەیە و دەرەنجامەکەشی ئەوەیە کە ئەی بینین ڕێکەوتن زۆر ئەستەمە لەبەرەوەی توانای بڕیاردان لەناو ئەو شاندانە نییە و بە تایبەتیش من لێرەوە ئێڵێم غیابی بەڕێز نەوشوان مستەفا کاریگەری لەسەر ئەدایی لەسەر بڕیاردان لەناو بستنەوەی گۆڕانە باشکرا پێوە دیار کاکومەر هەر لەسەر ئەساسی دوا قسەی خۆت بۆی من ئەمە پرسیارێکم لا دروستە بێ ڕەنگە لای بینەریش دروست بێت بزوتنەوەی گۆڕان ینی توانی لە ماوەیەکی وەکو خۆتان ئەڵێن قیاسیە ڕێکخەرێکی نوێ بۆ بزوتنەوەکە دیاری بکات نەکە ڕێکخەرێکی نوێ بەڵکو خانەیەکی ڕاپەڕاندن کە کەسانی دیاری ناو بزوتنەوەی گۆڕان و کەسانی دیاریش بوون لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان بۆچی بڕیاریان پێ نادرێت ینی هەست ناکەی ئەمە خەڵک بە پاساوی بزانێ تاوەکو حەقیقەتێک لە ناو بزوتنەوەی گۆڕانە لەگەڵ باری سەرنجی خۆم لەسەر ئەو هەڵبژاردنەکە کرا من بە ڕسمی باری سەرنجی خۆم بە برادرانی خۆمان لە بزوتنەوەی گۆڕان وتووە بەڵام جێگای شانازیە بۆ بزوتنەوەی گۆڕان کە توانیمان بەدەر لە هەموو حیزبەکانی تری کوردستان ڕێکخەرێکی گشتی بۆ خۆمان هەڵبژێرین هەرچەند کورتچوکاڵی بە هەڵبژاردنەوە دیار بوو و خانەی ڕاپەڕاندنیش هەڵبژێرین فعلەن توانیمان ئەو قۆناغە سەختە تێپەڕێنین بەڵام هۆکاری سەرەکی تەن هۆکاری کەچێ پێ بەڕێز بڵێم درەنگ هاتنە دەستی برادران لە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر جەنابی کاک مەسعود بارزانی کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و ئێستا سەرۆکی ئەنجومەنی باڵای ڕێفراندەمە لە هەرێمی کوردستانە بەڕێزیان ئەگەر درەنگ ئەم هەنگاویان هەڵمەگرتایە پێش ئەوەی ئیعلانی پرۆسەی بڵێن بانگەشەیان بۆ ڕێفراندۆم و گشتپرسی لە هەرێمی کوردستان بکردایە ئەم بە حساب تەنازولاتەی کە خۆیان تەنازولمان بۆ بستنەوەی گۆڕان کرد و ئێمە بە هەڵگرتنی ستەمەکانی سەرخۆمانی ئەزانین زووتر بواە بەڕای من بە هیچ ئەمە ئەنجامێکی زۆر باشی ئەبوو بەڵام زۆر بەداخەوە برادران لە پارتی دیموکراتی کوردستان لە وەختی زایعە ئەم تەنازولایان کرد پەرچەنە من زۆر مەبەستمە لە بەرنامەکانمانەوە لە دەمی میوانەکان وزاری میوانەکانیشمەوە بێهیوایی بڵاو نەکرێتەوە بەڵام ئەمە حەقیقەتێکە و ناکرێت بەسەریا تێپەڕین لە دوا کۆبوونەوەی پارتی و گۆڕان هیچ هیوایەک نەما بۆ ئیجادێکی تر دانیشتنەوە یان هێشتا
دەرگا کراوەی و ئەکرێ کۆبوونەوەی تریش هەبێت تەنانەت ئەوە بوو کاک فازڵ میرانی وتی دووجار سەردانی گۆڕانمان کردووە ئێمە چاوەڕێ ئەوانەکەین نۆری ئەوانە و دکتۆر ئاسۆش لە بزوتنەوەی گۆڕان هەر بۆ کەی 24 وتی لە ڕووی پرۆتۆکۆڵیەوە ئەبێ ئێمە سەردانی یعنی ئەمە هیچی وایەک ماوە خۆی لە ڕووی ئەدەبیشەوە هەرە بێوا بێ لە ڕووی ئەتەچێتی ڕسمی و ئەوە پرۆتۆکۆلیەوە ئەبێ هەروە بێ و لە ڕووی کولتوری کوردەواریشەوە هەرە بێوا بێ ئەبێ ئەم جارە ئەگەر برادران لای ئێمە نیەتی ئەویان هەیە ڕێبکەون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڕێی من ئەبێ هەروە بێ نیەتە هەیە کاک من ناتوانم بڵێم ئەو نیەتە نییە لەبەردەم ئێمە چەند ڕێگایەک هەیە کاک یادگار یان ئەبێ ئێمە ڕازی بین بەوەی پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەم دوو مانگ و چەند ڕۆژێکی ماوە دوو مانگ و دە ڕۆژێکی ماوە دە ڕۆژ کەمتر ماوێتی ڕازی بین بۆی پەرلەمان کارا بێت کە چوونەوە بۆ پەرلەمان ئەبێ برادران لای ئێمە دان بەوا بنێن ئەم سێ مانگە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە ئەگەر دان بەمە نەنێن پەرلەمان کارا بکرێت و سوودی نابێ بەرامبەر بەچی ئەبێ ئێمە دان بەوا بنێن بەرامبەر بەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕازی بێت یاسای ئەمە قسەی کاک نوشیروانە قسەی من نییە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە و سەرۆکی هەرێم لە پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێرێ و دەسەڵاتەکانیشی کەم بکرێتەوە تا ئەو کاتەی دەستورێک بۆ هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێ و لە هەمان کاتیشا لیژنەی دەستور کارا بکەینەوە کار بکەن بۆ ئەوەی دەستور تێپەڕێنێ و لە هەمان کاتیشا پرۆژەی گشتپرسی بهێنینە ناو پەرلەمان و لە ناو پەرلەمانە بەرگێکی یاسایی بەبەریا بخەین ئایا ئەکرێت لە 25 نۆ گشتپرسی بکرێت ئایا گشتپرسی ئیلغا ئەکرێ و ئایان گشتپرسی دوا ئەخرێ ئەوە دەنگدەرانی پەرلەمانی کوردستانن ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەبێ ئەو بە کێشەیە یەکلایی بکەنەوە ئەو کاتە شەرعێتێکی تەواو ئەکرێ بە باڵای ئەو ریفراندەمەی کە بەڕێزان لە کۆبوونەوەی لە کاتی خۆیان بکرێت چ دوا بخرێ یان حتا لەوانەیە بڵێن بۆ نمونەمە ئەگەرێکی لاوازە بڵێن ئیلغا بکرێ بۆ نمە بڵێن کاک گشتپرسی پێویست نییە با دەوڵەت کە بەڕای عومەر عنایەت بەڕێی من ئەڵێم من گشتپرسی هەر پێویست نییە یەکسەر ئەبێ ئیعلانی دەوڵەتی کوردستان بکەین من وەکو عومەر عنایەت ئەگەر بە من بێت بۆ ینی بەها ئەزانی دەوڵەتیەکەشی هەر ئەو تەسەورەت هەیە بەڵێ هەمە بۆ سەبەبەکەی ئەوی بیبزانی لەبەرەوەی ئێمە چەند دەوڵەتێک دراو سێمانە ئەو ئاستەنگانەی بۆ ئێمەی دروستەکەن بۆ دروستکردنی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم هەمان ئاستەنگ بۆ دەوڵەتی کوردی دروستەکەن کەواتە ئێمە دوو جار ڕوبەڕووی خەتەر دەبینەوە ئەگەر یەکسەر لە پەرلەمانی کوردستانەوە پەرلەمان تەخویر بکرێتەوە پەرلەمانێکی هەموو لایەنە سیاسەکان بێ و بەم دەستەی سەرۆکایەتی کە ئێستاچی هەیە بچێتەوە نەوێ و هەموو خەڵکی کوردستان دان بۆ پەرلەمانانێ و شەرعێتێکی تەواوی هەیە ئەو کاتە بخرێت دەنگدانەوە ئایا دەوڵەتی کوردی سەربەخۆ ڕابگەێنین یان ڕاینەکی چۆن کاتی خۆی ئێمە داوای مەسەن حکمی ذاتی و لە دوای حکمی ذاتی طبعا فیدراڵیمان ڕاگەیان فیدراڵی هەر لەناو پەرلەمانەوە ڕاگەیاندرێت ئێستاش ئەتوانین سەربەخۆی ڕابگەین ئەمە پرۆسەیەکە پێشداری منە و تازە ڕۆشتوو ئەوە ناکرێت تازە بەڵام لە پەرلەمانەوە ئەکرێت گفتوگۆ لەسەر بگەین کاکە ئێمە ئەگەر پەرلەمانکار بکەین ئەمە ئەگەرێکیانە ئەگەر ئەوە نەکەین ئەگەرێکە لە بەردەمانە ئەگەر نەکەی ئێمە دوو ڕێگامان لە بەردەمان یان بەم شێوەیە چاوشارکێ لەگەڵ چوونەوە بۆ دەسەڵات و نەچوونەوە بۆ دەسەڵات بەم شێوەیە کە ئێستا ماوە بەم شێوە چەقبەستووە کەنە لە سوودی بستنەوەی گۆڕانە وەنە لە سوودی شەقامی کوردیە وەنە لە سوودی پرۆسی سیاسیشە لە هەرێمی کوردستانە ئەمە ئەگەرێکە کە بمێنێتەوە یان ئەگەری دووهەم کە ماوەتەوە بەڕای من ئەمە ئەگەرێکە کە هەندێک لە برادرانی ئێمە پێداگری لەسەرەکەن بۆ ئەوەی کە ئێمە لە ئایندەدا چەندەنیە زیاتر بێنین کە بەڕای من ئەوە زۆر گرنگ نییە ئەگەری دووهەممان لەوان خەتەرێکی ئەمە ئەوەیە ئەگەر بەم چەقبوویە بەستوێ بنێت لەوانە ئیتر برادران لە ڕێکێتی نیشتیمانی کوردستان کە پشتگیری ئێمە ئەکەن بۆ ئەوەی پەرلەمان کارا بکرێتەوە بەم دەستی سەرۆکایەتی ئێستایەوە و هەروە یەکگرتووی ئیسلامی و هەروە کۆمەڵی ئیسلامیش ئەوان لە ئێمە بێزار بن بڵێن کاکە کەواتە تۆ پێت وایە کە نابێت بیر لەوە بکرێتەوە کە دەنگی زیاتر بین بەڵکو بەرژەوەندی هاوڵاتی کوردستان بخێت بەڵێ ئێستا ئێمەی بزوتنەوەی گۆڕان تەنها دەنگدەرەکانمان هەیە پشتیوانیمانە نە سەرۆت و سامانێکمان هەیە نە هیچ شتێکمان هەیە دەرکەوت بزنەوەی گۆڕان هیچ سەرۆتی سامانی نییە تەنها ئەو خەڵکەیە کە شوێن ئەو بیرروڕایی کە بەڕێز نەوشوان مستەفا دایڕەشۆ شوێن ئەوە کەوتووە کەواتە ئێمەش بەرژەوەندیمان هەندێک بەرژەوەندیمان کە هەمانە ئەوەیە کە دەنگدەرەکانمان لە کیزەچێت ئەوە تەخانی بەرژەوەندیەوە بەڵام بەرژەوەندی باڵای کوردستان لەوای ئێمە تەجاوزی ئەوش بکەین
یان بچینەوە ناو پەرلەمان بەو مەرجانەی کە باسم کرد ئێمە یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەوانە هەموار بکەینەوە دەستور ئەوانە یان ئەگەری باشتر بۆ ئێمە وەکو بزنەوەی گۆڕان پاشەکشە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و ئیعلان بکەین بڵێن کاکە ئێمە بەشداری ئەم حکوومەتە شکستخوار ناکەین ئێمە ببینەوە بە ئۆپۆزیسیۆن ڕێگە بدەین برادران لە پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان پەرلەمان کارا بکەنەوە و ئەو حکوومەتەی کە دەستنەمامی خۆیانەوە 26 ساڵە خەڵکی کوردستانیان بەو دەردەگەیانەوە بەردەوام بن ئێمە ئۆپۆزیسیۆن من تاڵبژاری داهاتوو. باشە کاک عومەر باسی وەختی زایەت کرد بۆی بەسەرمانە تێنەپەڕێت و لە قسەکانیشتا ینی زیاترەوە خوێندایەوە کە زیاتر ئەکرێت کێشەکان و پرسەکان بەڕێکەوتن چارەسەر بکرێت بۆی شتی دەستە جەمعی بێت نەگەوەی لایەنێک بچێتە دەرەوە و دوو لایەن بچێتە دەرەوە سێ لایەن خۆی بە خاوەنی پرسەکە نەزانێ. خۆت ئاماژەت بەوەدا کە ئەمە لە ماوەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانی پەکخستووە باشە و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان چەقی بەستووە وتت لە کاتێکە کە کاتێک بوو کاتەکە بەسەر چوو بوو وەختی زایع بوو بڕیاریدا کە شتەکان باشتر بێتەوە وەکو خۆشت وتت تەنازولی کرد کە بۆ نمونە پەرلەمان بە هەمان دەستەوە پەرلەمان کارا بێتەوە زوتنەوەی گۆڕان و وەزیرەکانیشی بگەڕێنەوە ناو پرسی سیاسی هەست ناکەی یعنی ئەو ترێت قسەی وتەیەکی ئەڵێ درەنگەشتن لە نەگەشتن باشتر درەنگ هاتن لە نەهاتن باشترە ئەکرا ڕێککەوتن هەبێت با درەنگیش بێت گرنگەوەیە ینی لایەنی بەرامبەر هەستی بەوە کردن چۆن ڕاستیەک هەیە ئوستاس بەوەی زۆر وازیح بین لەگەڵ یەکتر من ئەڵێم درەنگ هاتن لە نەهاتن باشتر بەڵام خۆ عومەر عنایەت هەموو دەنگێک نینەوە من هەمیشە دەنگێکی نەختێک نەشازم لە ناو بزنەوەی گۆڕانە هەبووە بەڵام هەمیشە ملکەت بووم بۆ دەنگی زۆرینە لە بزنەوەی گۆڕانە و هەرگیزیش لە دەنگی زۆرینە دام نەداوە ڕێی خۆشم وتووە مەسەن لە خلالی ئەم کتێبە من ڕێی خۆم وتووە بەڵام کاتێک ڕێی زۆری نەدێوەک لە بزنەوەی گۆڕانە من ملکەتم بووی لەبەرەوە من ڕێی خۆمەڵم لێرە ئێستا لە ئێمە خلافێکمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەبوو خلافەکە نەگەشتە ئەوەی یەکتر بکوژین مثلا خلافی زۆر گەورە هەیە لە بەغا گەندەڵترین حکومەت لە بەغایە ستەمکارترین حکومەت لە بەغایە خراپترین بێخزمەتگوزارترین حکومت لە بەغایە لەسەر هەوێ خەڵک ئەکوژێ لە بەغا پەرلەمانتار هەیە لەوێ پەرلەمانتار و نوێنەری ئێمێ لە بەغا قسە و تا ئێستا مەقالێک لە جەریدەی شەرق الئەوسەد یا الحەیات یا جەریدەیەکی عێراق نانووسێ بە عەرەبی لەسەر ئەم هەموو ستەم و گەندەڵی لە نووری مالیشیەوە حتا عەبادی و تاکو وەزیرەکان ئێت بەڵام دێت هەرخۆ هیچ دەبێت لە هەرێمی کوردستان ئێمەکترمان نەکوشتووە پەرلەمانمان داخستووە بەس خۆ پەرلەمانمان تاوان نەکردووە وانە پەرلەمانی بەغا تاوان کراوە لەسەر هەوێ خەڵکە کوژێ لە کوردستانە بەڵام بەداخەوە هەندێک نێنەری ئێمە هەیە لە بەغدا ئەوانە دێن و هێرشی توند ئەەکەن کە ڕۆڵی سلبیە کە خراپترین دەسەڵات لە هەموو دنیا دەسەڵاتی کوردیە بەڵام ئەو خراپترین دەسەڵاتی کە لە بەغا هەیە نایبینن ئەمە خزمەت بە بەرژەوەندی گشتی ناکە لای کوردستان من لێرەوە لە خلالی ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە ئێڵێم کە پارتی و یەکێتی بە حسابی عومەر عنایەت خراپترین جۆری دەسەڵاتیان پێشکەشکردە لە هەرێمی کوردستانە بەڵام لە بەغا خراپتر نییە لە بەغا ئەوان ئیدعای ئەوە ئەکەن کە عەلە ئەساس پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق لە پەرلەمانی ئێمە دیموکراتی ترە ڕاستە حیزبی پارتی دیموکراتی کوردستان بە ئەمرێکی حیزبی پەرلەمانی کوردستانی داخست بەڵام ئێمە لەسەر هەوێ یەکترمان نەکوشتووە لەسەر حیزبایەتی نەمان کردو بەشە پارتی دیموکراتی کوردستانی دانی بە هەڵەکەی خۆیان ناوە کە هەڵی کردووە و بە ئەمەی وتۆ کە خراپم کردووە من پێم سەیرە ئەو پەرلەمانتارانە لە بەغاوە لێەوە هاتوون لەبری ئەوەی باز مەسەن ماف بۆ خەڵکی کوردستان لە بەغاوە بەدەست بێنن دێن لێنە ئەبن لەم جۆرە کەسە لە ناو بزنەوەی گۆڕانە هەیە کە بەڕای من ئەمانە خزمەت بە بەرژەوەندی باڵای نیشتیمانی خەڵکی کوردستان ناکەن و بە خزمەت بە بزنەوەی گۆڕانیش ناکەن ململانەکانیش تۆخترەکەنەوە بەڵێ ململانەکان خراپترەکەن وتە و قسەکانی نێوشیوان مستەفایان کردو بە کراسەکەی عوسمان و بە خەڵکی ئەفرۆشنەوە باسی دایبی و شیری مناڵان ئەکەن بەڵام موچەی 24 ملیۆنی و 32 ملیۆنی و 6 ملیۆنی و 7 ملیۆنی لە بەغا وەرەگرن و بە هیچ شێوەیەکیش لە هەژارێکی خەڵکی کوردستان ناکەنەوە لەبەرەوە من وەکو عومەر عنایەت لێرەوە باس دەکەم من لێرە داخوازی لە بزنەوەی گۆڕانەکەم لە خلالی ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە کە کۆتایی بە وتوێژ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نێنێ بەردەوام بوون لە وتوێژەکانیان بۆ لەبەرەوەی پارتی دیموکرات بێمنەت بووە لەوەی کە تەئکید بووە لەوەی ئەگەر بزنەوەی گۆڕان پاشەکشە بکە
لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان پەرلەمان کارا ئەکەنەوە کە پەرلەمانیش کارا کردەوە لەوانەیە درێژە بە ماوەی پەرلەمان بدەن ساڵێ بۆ 2 ساڵ درێژی بکەنەوە ئەو کاتە بە ناڕاستەوخۆ گۆڕانیش بەرپرسیان لەو ئەگەر شتێکی وا بێت دەستکەوتانەشی ئێمە لە بستنەوەی گۆڕان بە سەرۆکایەتی دکتۆر یوسف محەممەد دەستمان کەوتووە لەوانەیە ئەو یاسانەش هەموار بکەنەوە و زۆربەی ئەو دەستکەوتانش کە ئێمە بەدەستمان هێنەوە ئەوانش لە بەرژەوەندی پارتی ویکێتی جارێکی کە هەموار بکەنەوە لەبەرەوە لە بەرژەوەندی ئێمە نییە لە پرۆسی سیاسی دەربچین و بکشینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان باش من ئەمە داخوازیەکە و بە نووسین ئاراستەی برادرانم خۆم کردووە لە بجنەوەی گۆڕان و لەگەڵ ئەمەشا کە من بە ڕێزکەڵم ئەمە ڕێی عومەر عینایەتە ئەوان هەر بڕیارێک بدەن من وەکو عومەر عینایەت ملکەچی بڕیارەکەیانە بم و دوا کەسە بم کە ناڕەزایی بەرامبەر بڕیارکەشیان دەربڕ باش کاک عومەر لە ئێستادا ئەوترێت هەڵوێستی ڕوونی بزوتنەوەی گۆڕان سەبارەت بە ڕیفراندۆم دیار نییە بەڵێ هەڵوێستێکی ڕوونی هەیە یان بەنیازەکەی ئەم هەڵوێستی ئەعلان بکات ئەوەش بابەتێکە من قسەیەکە بە پشتبەستن بە یەک قسە وەکو بۆەوەی قسەکان لەسەر ئەساسی ئەوەش دووەڵامێکی ئەوەشم بیتەوە ینی بەرپرسێکی زۆر باڵای بزوتنەوەی گۆڕان ئەڵێت داواکاریمان بۆ دواخستنی ڕیفراندۆم مانای ئەوە نییە دەنگ بە نەخێر بدرێت من بۆ خۆم حەزەکەم وازحی لەگەڵ بەڕێز قسە بکەم دیارە من قسەیە نەو جۆرە قسەکەم برادریش کەمانە تەلەڤیزیۆنی کە نوعیش کە قسەکە بەڕێز مەسەن کاک شۆڕش حاجی نوعی قسەکە دکتۆر هەواڵ نوعی قسەکە قسەکەری بزنەوەی گۆڕان جۆرێکی قسەکە تا ئێستا ڕاستە مەسەن دوێنێکی برادێکم خوێندەوە هەر لە بزنەوەی گۆڕانە ئەڵێ ئەوەی کە ئێمە باسمان کردووە کە ئەم پارتی ویشێتی بەم شێوە حکومڕانیان کە ناتوان ڕێفراندۆمکەم مانایوەیە بە خەڵکی کوردستان نەخێر بۆ ڕێفراندۆم ئەوە بەکاریش ئەمە ڕێی ڕسمی بزنەوەی گۆڕان نییە ئێوە ئەزانانی بەرەیەکێ بەناوی خێرەوە خۆی دروست کردووە خۆیاڵان کردووە سەباسی ئەوەش بۆ بەڕێز دەکەم یەک مۆزوع هەیە زۆر حەزەکەم بە وردی لێرە باسی بکەم بەڕێز مەسعود بارزانی وەکو سەرۆکی ئەنجومەنی ڕێفراندۆم و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەو حیزبانەی کە کۆبوونەوە لەگەڵی و بانگەشەی ڕێفراندۆمیان کرد بەڕێی من بەبێ دیراسەکردن بەردێکی گەورەیان هەڵگرتووە ئەمە تعریفی منە بۆ ڕێفراندۆم بەردێکی گەورەیان هەڵگرتووە بە ناوی ڕێفراندۆمەوە بۆ سەربەخۆیی کوردستان هاویشتنی بەردەکە پڕ لە مەترسی نەهاویشتنی بێمەترسی نییە و ئابڕوچونیشی بەدواوی خەڵکی دەرەوەی کوردستان ئەوە ناخوێنێتەوە خلافێ لە بینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پەرلەمان چیە و نییە و خەڵکی کوردستان ئێستا سەیری میلەتی کورد دەکات کە گشتپرسیەکە فەشەلی هێنا دەنگدانەوەی هەیە و بۆ بە ئەمری واقع بووە بە ئەمری واقع خەڵکی کوردستان بەڵام پێویستە هەر لە ئێستاشەوە بناغەیەکی وا بۆ ڕێفراندۆم دابندێ کە پاشەکشەی تیان نەبێ ئێمەی بزنەوەی گۆڕان ڕێفراندۆمان بۆ ئەوەیە دەوڵەتی هاوڵاتی دروست بێ ئێمەی بزنەوەی گۆڕان ئەمانەیە بە حەقیقەت ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی بێ ئێمەی بزنەوەی گۆڕان ئەمانەیە دەوڵەتی یەکسانی و عەدالەتی ئیجتیماعی لە هەرێمی کوردستان دروست بێ ئەگەر دەوڵەتێک بۆ خەڵکی کوردستان نەبێ ئەگەر دەوڵەتێ بێ سەڵتەنەیەکی وەکو عەمان و ئیمارات دروستکە بزنەوەی گۆڕان لەگەر ئەم جۆرە دەوڵەتانە نییە لەبەر ئەوە باشتر بوو بۆ لە سەردا چۆ پێم وتی بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان پێش ئەوەی ئەو برادرانی کە لەگەڵی بوون پێش ئەوەی کە بانگەشە بۆ ڕێفراندۆم بکەن یەک ریزیەکی نیشتیمانیان دروست کردایە بۆ بەم درەنگ وەختە نەهاتنایە زۆر بەداخەو کە درەنگ ئەگەر باسی واقعەکە بکەین بڵێ باسی واقعەکە بکەین ئێستا بزنەوەی گۆڕان بەڕای من تا ئەم لەحزەیە دژی ڕێفراندۆم نییە داوا ئەکات ڕێفراندۆم دوا بکرێ و لەگەڵ بەرەی نەخێرا تا ئەم لەحزەیە بە هیچ کەسێک بەڕسمی بە ئێمە وتە کە ئێمە لەگەڵ نەخێرچکە لە دەستوری بزنەوەی گۆڕانە باز ڕێفراندۆم کراوە دەستوری ئێماتیاتی داوڵی دەوڵەتی سەربەخۆیی کوردستان بکەین و بە شێوەیەکی ئاشتیانە لە عێراق جیابینەوە بە هیچ جۆرێ لە ناو ڕاو بۆ چوونەکانی بزنەوەی گۆڕانە نییە کە ئێمە دژی ڕێفراندۆم بین بەڵام سەرنجمان هەیە لەسەر ڕێکارەکانی ئەنجامدانی ڕێفراندۆم باش کاک عومەر کاتم کەمتر لە دوو خولەک ماوە ئێوە ئاگادارن و هاوڵاتیانیش بە شێوەیەک لە شێوەکان ئاگادارن لە ئێستادا داعش لەگەڵ حەزب اللای لوبنانی لەگەڵ حکوومەتی سووریا و دەوڵەتی تریشی تایە دەوڵەتانی ئەقلیمی ڕێککەوتون و ژمارەیەکی زۆر چەکدار بە پاس و لە ئۆتێلی پێنجەستێرە و چێشتخانە و ڕێستۆرانتی باش بە ئیسراحەت هێنراون حیمایە کراون هێنراونەتە سەر سنووری سووریا عێراق
لە ناو هەرێمی کوردستانیشە تەنانەت هێشتا حەویجە ماوە بەڵێ باشە لە ناو هەرێمی کوردستانیشە ناکۆکی هەیە ئایا ئەم شتانەی ئەم چواردەورمان ئەکوڵێت و هەرێمی کوردستانیش خۆی بۆ ڕێفراندۆم حازر کردو و ڕێفراندۆمیش بۆ بە ئەمری واقع و ئەڵێن پاشگەزبوونەوەی دێنیە بە هیچ شێوەیەک ئەبێ لایەنەکان چی بکەن زۆر بە کورتی و بەڵام بە کورتی لێم جارێ من لێرەوە لە خیلالی ئەمەوە یەک پەیام ئاراسی بەڕێز مەسعود بارزانی وەک چەوەرێکی پارتی دموکراتی کوردستانەکە ئەو هەڵسوکەوتەی ئەمڕۆ بەرامبەر بە NRT کراوە لە دۆک ئەم هەڵسوکەوتە خزمەت نە بە گشتپرسیەکە نە دەوڵەتی سربەخۆ نە بە پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان پێ ئەچێ دەستگاکانی من نازانم تا چەند ئاگادارن خەریکی بەتەڵ دروستکردن بێ تکایە بەسی بێت بەتەڵ دروستکردن تکایە بەسی بێت بەتەڵ دروستکردنی بێ ئەنجام لە هەرێمی کوردستانە یان ئارتی چۆن ڕێکلامەکە چۆن بانگەشەکە لێگەرن با بە ئەرزوخی بکە ئێمە ناڵین دەوڵەتێکی دیموکراتی میدیای ئازاد دەڵێگرن ئارتیژ و خۆی کار بکە ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێز باش من بێگومانت دەکەم لەوەی هەڕەشەی داعش لەسەر هەرێمی کوردستان کە ئێستا کەم بۆتەوە هەڕەشەی داعش جارێکی کە دروستە بێتەوە سەرباری هەڕەشەی داعش ئێمە هەڕەشەی هەشتی شعبی و دەوڵەتەکانی دراوسێمان لەسرە ڕێفراندۆم بکەین و نەیکەین ئەم هەڕەشەیە لەسەرمان هەیە بۆ ئەگەر من تەسەورەکەم ئەگەر ڕێفراندۆم بکەین لەوانەیە کەمتر بێ وەڕەشەیە ئەگەر ڕێفراندۆم نەکەین بۆ ئێمە کەرکووک جەلەولا قەرەتەپە تووسخورماتوو خانەقین شەنگال مەخمور شێخان ئەم مەنتیقانە دوای داعش دەست هاتوۆ سەر هەرێمی کوردستان ئەمانە مجموعەیە خەڵکی نەتەوە پەرست کە باوەڕیان بەوە نیە ئەو مەنتیقانە کوردستان بن شەڕی ئەو مەنتیقانەمان پێفرۆشن بەڵام ئێستا ئێمە بانگەشەی ڕێفراندۆمان کردووە ئەگەر سەرکەوتوو بین لەو ناوچانە و دەنگی ئەو قاوڵاتیانە بەدەست بێنین ئەگەرێک هەیە ئەنجومەنە خۆجیەکانی خۆشیانەوە ئەمە پرۆسەیەکی دیموکراتیە ئەگەر هەیە کە ئەمریکا ڕێگەنەدا و حولەفا هاوپەیمانەکان ڕێگەنەدەن هجووم بکەنە سەر هەرێمی کوردستان بەڵام ئەگەر ڕێفراندۆمەکە نەکرێ بەڕای من بە مەگوڵ عومەر عنایەتی ئەڵێم ئەگەر ڕێفراندۆمەکە ئەنجام نەدرێ ئەو شەڕە چاوەڕێمانەکە هەم لای داعش و سوننەکان و هەم لای حەچی شعبی و وڵاتانی دراوسێ و کاک عومەر حاجی عنایەت پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمەت بەخشی ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی هات ڕێز یادگار فایق و هەموو ستافەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە ئاوەدان بێت و جەژنی هەموو لایەکیش پیرۆز بێت و ئیشاڵڵا هەمیشە لە جەژن و خۆشیدا بێت.